بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان من دانیال نورۆدین لە بەرنامەیەکی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەبم. ئازان و خۆشەویستان بابەتی ئەمڕۆمان بریتی دەبێت لەوەی کە بۆچی حکوومەت هەرێمی کوردستان نەوتی سپی بەسەر هاوڵاتیانی هەرێمەکەیدا دابەش ناکات. مانگی ڕابردوو وەزیری سامانە سروشتیەکان لەگەڵ لیژنەی وزە و سامانە سروشتیەکانی پەرلەمان کۆبوونەوە بڕیاریدا کە لە مانگی دەدا نەوت بەسەر هاوڵاتیاندا دابەش بکرێ بە سێ قۆناغ یەکەم ئەو خێزانانی کە لە ناوچە شاخاویەکاندان ناوچەکانی کە گوندنشینن نەوت وەربگرن دواتر دەروبەری شارەکان و لە قۆناغی سێمیشدا ناو شارەکان وەربگیرێت. بەڵام تاوەکو ئێستا هیچ بڕەنەوتێک وەرنەگیراوە هاوڵاتیان سوودمەند نەبوون لەو نەوتەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارە دابینی بکات بۆ هاوڵاتیانی. لە چلەی هاویندا نرخی نەوت بۆ 220-230 بەرز بووە لە ئێستادا گەشتوتە 280 290 زۆرێک پێشبینی دەکەن کە نرخەکە زۆر زیاتر بێتەوە لەوەی گەر حکوومەتی هەرێم نەوت بەسەر هاوڵاتیەکانیدا دابەش نەکات. دەزانی کە لە هەرێمی کوردستاندا دوو پاڵاوگەی سەرەکی هەن کە نەوت دەپاڵن ئەوانیش کار بۆ حکوومەتی عێراقی دەکەن. حکوومەتی عێراقی نەوتەکەیان بۆ دەنێرێت و ئەوان دەیپاڵێ ئەون و بە چەند شێوازێک نەوت و گاز و بابەتەکانی دیکەی سوتەمەنی لێ دەردێنێت. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بڕەنەوتێک نانێرێتە ئەم پاڵاوگانە تاوەکو بە نرخێک نەوتەکە بپاڵەوێت و بتوانێت هاوڵاتیانی سوود لە نەوتی سپی وەربگرن. جگە لەم دوو پاڵاوگایە نزیک بە 300 پاڵاوگەی دیکەن کە نایاساین. لە هەرێمی کوردستاندا 50,000 بەرمیل ناوخۆ دەپاڵێت کە دەکاتە 2.5 ملیۆن لیتر ڕۆژانە کە لە هەرێمی کوردستاندا نەوتەکە دەپاڵێون. هیچ پلانێکیش شتێک لەلایەن حکوومەتەوە نیە تاوەکو نەوت بەسەر هاوڵاتیاندا دابەش بکرێ. لەگەڵیشیدا بەدەلەوەی کە هاوڵاتیان زەرمەند دەبن لەمە بابەتێکی دیکەش لەم نێوەندەدا دێتە ئاراوەویش ژینگەیە کە بەشێکی زۆر لە هاوڵاتیان بە تایبەت گوندنشینان پەنا دەبەنە بەر داربڕین و بۆ خۆگەرمکردنەوە لە وەرزی زیگبوونەوەی سەرما و زستاندا. ئەمەش زیانێکی زۆر بەر ناوچەی سروشت و شاخەکانی هەرێمی کوردستان دەکەوێت. و لە هەرێمی کوردستاندا 1,276,000 خێزان هەن پێویستیان بە 250,489,000 لیتر نەوتی سپی هەیە کە حکوومەت پێویستە بۆیان دابین کە. بەڵام تاوەکو ئێستا دیار نییە وەزارەتی سامانە سروشتیەکان یاخود هیچ پلانێکی نییە کە ئایا ئەم ساڵ نەوت بەسەر هاوڵاتیانیدا دابەش دەکات. بەدەر لە بابەتی نەوت لە هەرێمی کوردستاندا چەندین کێشە و گرفتی دیکە هەن کە هاوڵاتیانی ئەم هەرێمە پێوەی دەناڵن. بەڵام لە هەمووی زەرورتر دابشکردنی نەوتەکە هاوڵاتیانێکی زۆر لە نزیک بوونەوەی وەرزی سەرمادا چاوەڕوانی ئەوەن کە حکوومەت نەوتیان بەسەر دابش بکات. هەرچەندە وەک ئاماژەم پێکردمانگی ڕابردوو وەزیری سامانە سروشتیەکان بەڵێنیدا کە هەموو خێزانێک 200 لیتر نەوت وەربگرێ. بەڵام تاوەکو ئێستا هیچ شتێک دیانێ تاوەکو خێزانانی هەرێمی کوردستان سوودمەند لەو نەوتەی کە وەری دەگرن. دەچمە لای کۆمێتی بەشێک لە ئێوەی ئازیز کە بۆ ئەم بابەتتان نووسیوە. محەممەد تاڕی نووسەتی حکوومەت هیچ خەمی خەڵکی نییە تەنها خەمی گیرفانی خۆیەتی. هەروەها کاروان کەریم نووسەتی 4 ساڵە نەوتم وەرنەگرتووە. بانە عەلیش نووسەتی حکوومەت تەنیا بە زەبر دێتە سەر ڕێگا. بەشێکی زۆر لە هاوڵاتیان هەمیشە کاتێک کێشە و گرفتێک دێتە ئاراوە باز لەو دەکەن کە دەبێت خۆپیشاندان یاخود گرتبوونەوەیکی بەڕێژەیەکی زۆر ئەنجام بدرێت تاوەکو حکوومەت داواکاریەکانیان جێبەجێ بکات. لە مانگەکانی ڕابردوودا بینیمان کە نرخی بەنزین بەڕێژەیەکی زۆر بەرز بوویەوە و هاوڵاتیان و شۆفێران هاتنە شەقامەکان توانرا ئەو کاریگەری هەبێت کە نرخی بەنزین تا ڕادەیەکی کەم نرخەکەی دابەزێنێت. بەڵام لە ئێستادا نرخی نەوت ئەوەی کە دیارە لە نێو بازاڕەکاندا زۆر گرانە هاوڵاتیان ناتوانن نەوت بۆ نرخە زۆرە وەربگیرن لە کاتێکدا موچەکەشیان دوا دەکەوێت یاخود کەسانێکی دیکان کە هیچ موچەیەکیان نییە. دەزانی ساڵانە چەندین کارەساتیشی لێکەوتۆتەوە چەندین هاوڵاتی بەهۆی نەبوونی سوتەمەنی بەهۆی نەبوونی ئەوەی کە پارەیەکی نێ بڕوە نەوت بکرێت چووە بۆ نەخەڵوز و داری بەکارێناوە بۆ خۆگەرمکردنەوە و زۆر جار ئەم گاز و ئەم بابەتەش بۆتە هۆی گیانە دەستدانی چەندین خێزان لە هەرێمی کوردستاندا. ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت ئێوەی ئازیز دەتوانن ڕاوسەرنجی خۆتان لەسەر دابەش نەکردنی نەوت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بخەنە ڕووە لەم بارەوە بدوێن. دەچمە لای یەکەمین پەیوەندی کاک مەحموود وەردەگرم لە دووە. کاک مەحموود گیان سڵامی خوا لێبێ. دەستەچامان کۆچێنی باشن ئینشاءڵڵا. وعەلەیکە سەلام وەرەحمەتوڵڵا. تۆ چۆنی باشیت؟ وەڵا باشە. نامەکە بەداخەوە لە شاری دوورژی و نەوتی سپی وەزع نەکردووە. بەڵێ بە ئێستا
و جەوەکەی زۆر ساردووە یعنی نازانم ئەم وڵاتە لە ژێر ئەم وڵاتە زۆر نەوتی هەیە زۆر غازی هەیە زۆر نزان چی هەیە بەڵام مامۆستەکەم بەداخەوە یعنی ئەگەر لە ڕوخسەتی دێنن ئەم وڵاتە بەکرە قوربەسەر لەسەر ئەم مەلەتەکەی یعنی دوو کولەکەی دێتەوە لە ناو داخلی جسمی ئینسان بەڵام بە تەنەوتی دەتە خەلکەکەی نییە و بە سیارەکەی گران بووە مامۆستەکەم پێش ئەم کۆتەدا زۆر گران بووە. کاک مەحموود لەوێ نرخی نەوت لە چەنە ئێستا لە سنووری دۆک و ناوچانە؟ زۆر گرانە زۆر گرانە زۆر گرانە نازانم یعنی نازانم ئەم دەسەڵاتە چی حەز دەکەن حەزی ئیبادەی ئەمەلەتی بکات. ئەی لەو سنوورە هیچ نەوتێکی دابەش نەکردو زۆر جاباز دەکرێت لەوەی کە جیاوازیش دەکرێت لەو سنووران لەوانەیە زیاتر خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکرێت. ناوڵات ناکات ئەگەر بکەجی خەلکەکەی مەجبورە ناوتی بەتیجاری بکرێتەوە مەجبورە مام. نازانی نرخی لە چەنە لە ئێستا لەوێ؟ بەڵێ نرخەکەی نازانی بەوەی کە لە تجاری و خەڵک لە دەرەوە بیکرێت نرخی لە چەنە؟ وڵا نازانم خەلکەکەی زۆر قەسە نادەکەتەوە. زۆر باشە زۆر سپاس بۆ کاک مەحموود لە دووەکەوت. کاک عەبدوڕەحمان لە هەولێر وەردەگرم. کاک عەبدوڕەحمان یاسڵای خوارد لەبێ. کاک سلام الله علیکم و بیستەر و کادیر هەر هەموو. وعلیکم السلام سەرچاومان. ئەستاد دانیال پێشی ئەمریکا عێراق و ئێران کە لە هەموو بوارەکان بەبێ ئیستیسنا لە وزارەتی ئەعلامی عێراقی جیهازێک هەبوو پێیان دەگوت جیهاز فەبرەکە دەوری چ بوو ئەو پێشی وەڵامی جەنابت بدەمەوە ئەو مقدمە لە ئەوەمە فەبرەکە ئیشی ئەوە بوو پاساول و هەموو غەڵەتەکان بینیتەوە و ئەگەر حەقیقەتێک بڵاو بووە ڕەخنە هەبوو لە سوڵتە پۆلیسکاری لەبەوە بکە ئەوە کاری جیهازی فەبرەکە بوو. ئێستا با نقطەچیدی ئیسارە بکەم ئوستاد هەموو ئینسانێک لا على التعيين بەپێی ئەو ئاەتەی وقلنا يا آدم اسكن أنت وزوجك الجنة خطأ ولا تقربا هذه الشجرة فتكونا من الظالمين. أخيرا آدم وحواء لبهش دركلان قاش أظلهما الشيطان فأخرجهما مما كان فيه أو جوار السير كنقطة زور حساس وقلنا اهبطوا أو أنا دوكسن لوخ واوي جماعي بكارهنا ألف التسنية بكارنهنا سنك وحافظتي أنتما وذريتكما إيوونا وكتعن. ئێستا معهدی دراساتی مخی بەشەری لە ئەڵمانیا ئیسپاتی کرد هەموو مرۆڤێک نسبەتێکی لە کیمیایەک مادەی کیمیاوی هەیە لە ناو مخی دەڵێن الکیمیا العدوانیە. الکیمیا العدوانیە ئەوە دڕوندایەتی بە بەشەر دەبەخشی بەرامبەر بەوەی هۆرمۆنەکە هەیە پێی دەڵێن هۆرمۆنی ئۆسیتۆسین ئەوەش هۆرمۆنی خۆشەویستیە. ئەوجا ئەگەر تەرازوەکە بەلای هۆرمۆنەکەدا بوو ئەوە ئینسان باشە ئەگەر بەلای کیمیا عدوانەکەی بوو دەستی خۆتی لێ بشۆ. ئەوجا ئەمن ئەوەم پێسەیرە نیفاقی دەولی مادام دەوڵەت نیفاق بکە ئەفراد لۆنەیکە يعني السعودية چونکە قبول يعني بجي بايديني نكل سعر ونفط وأنا والله ما دبي إعادة نظر لعلاقات بخينوا باش أدلو حتى بتي برجوندي بو إعادة علاقات تان نذكر دوا شعاري شانتي وأصلا بهم دنيا بزاني إما نحن أو لا أحد يعني يان إيما يان نابي كسحبي من ليس معنا فهو ضدنا أوي لقل إيمانيا بزمعنا أو ملت با أوي بزاني إما نحن أو لا أحد ومن ليس معنا فهو ضدنا أو دو شعاريان هي مخابرات شان CIA شعارك هي دلي we are wherever you are إيه ولا هرشوينك بن إيه مش لوين سيكا إيه لهر شوينك بن إيه مش لوين أو زبابين ئەوانەی سەرەپای عێراق تاڵان دەکەن تاڵانەکی بێ سنوور بێ پاساو هەمووی جنسیەی دەرەیان هەیە لەگەڵ پاسپۆرتی ئەوجا ئیدا وقعت الواقعة دوایی زلزلت الأرض زلزالها ئەوانە یەکەکیان ناکەونە بندار و بەردەکان هەر کەسە لۆ خۆی دەڕوا بە دوای سامانەکەی دەکەوی لەوێ لە جیاتی ملیاری
ملیاردێری دەچیتە ڕێزی ترامپ و نادام کێ بچێ لێ لە سەراتای عێراق مامەسە بایەخ بە ملت نادرێ نەفت دابەش ناکرێ دەرمانی ئێکسپایر دێ ئازی قوربسەر کار دێ زەیتی ماروێران کار دێ تێتان غەریب نەبی ئەوجا إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم ملت بخۆی ڕادەگا با چارەی خۆی بکە ئەگەر نالۆ الاستسلام خير للضعفاء زۆر سپاس بۆ کاک عەبدوڕەحمان لە هەولێر و لەگەڵمانە بوو خاتوو هەنا وەردەگرین لە کۆیە خاتووە ناسڵی خوات لێبێ. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. دەستخۆشی لە تۆی بەڕێز و لەو هەموو کارمەندانی کە لەم کەناڵە خۆشەویستە کار دەکەن و سپاس بۆ برایش کە پەیوەندیکەی بۆ وەرگرتم. زۆر سپاس دەکەین خاتوانەیە. کاکە دانیال باوەڕ کەم بیرم نایە کاتێک باسی ئەوان دەکرد کە داعش هاتووە و داعش هاتوو بە بیانی ئەوەنەوە تەقزی ناکرد ینی نازانم 2010 بۆ باوەڕ پێ بکە لە بیرم چۆتەوە ینی ئەوەندە لە مێژە نەوتمان وەرنەگرتووە. ساڵی پاریس وەزیری سامانە سروشتەکان وتی من لە دەرگا دەدەم و ماڵ بە ماڵ دەگەڕێم نەوتیان بەسەردا دابەش دەکەم ئەو قسەیمان لەبیر نەچۆوە ئەو ساڵەوە دیسانەکە ئەو قسەی کردەوە یانی کەسارێک کرد بەڵێنێک کرد نەبردە سەر دیسانەکە بۆی تێز کرد یانی ڕووی ئەوەی هەبوو کە دارێکی کرد دیسانەکە ئەو قسەی بکاتەوە بەڕاستی شەرمە یانی ئەو کابینەی نوێ ینی بە هەموو وەزیرەکانیەوە بەڕاستی ینی نەزم سڕوێتیان هەیە نە خزمەتگوزاریە نا ینی هیچ شتێک بۆی ناکەن و هوشیان هەیە بێنەوە سەر تەلەڤیزیۆن و بەڵێنێکی تر بە خەڵک بدەنەوە. بەڕاستی لە هەمووی گرنگتر خاتووەنا ئێستا دابشکردنی نەوتە ینی خەڵکانێکی زۆر بە تایبەت ناوچە گونشینەکان چاویان لەسەرەوەی کە حکوومەت نەوتیان بەسەر دابشکات چونکە وردە وردە پێدەنێنە نێو وەرزی سەرما و وەرزی زستانەوە ئەگەر لە نێو شارەکاندا چەند کاتێکی کەی مابێت بووی کە سەرما زیاتر ڕوو لە هاوڵاتیان کە بەڵام ناوچە شاخاویەکان گونشینەکان زیاتر پێویستیانە بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا هیچ میکانیزم و پلانێک نییە لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکانەوە کە وەک خۆش ئاماژت پێکردووە مانگی ڕابردووش بەڵێنیدا تا نەوت دابش بکە بەسەر وڵاتیاندا بەڵام نەوتەکەیان دابش نەکردو تاوەکو ئێستا بەسەر وڵاتیاندا. زۆر سپاس بۆ خاتووەنا لە کۆیەوە پەیوەندی پێوە کردین. وەڵازان لە زۆرێک لە وڵاتانی کە نەوتێکی زۆریان هەیە بەشێکی زۆر لە نەوتەکەی یاخود داهاتی وڵاتەکەی بۆ هاوڵاتیەکانی خۆی خەرج دەکاتەوە ئەگەر بابەتێکی دیکە هەبێت بۆ من لە وڵاتەدا شەڕ هەبێ یا شتێک داهاتێک بۆ ئەوە دائنێ بەڵام داهات و نەوت بۆ هاوڵاتەکانی خۆی بە تایبەتی دادنێتەوە تا حکوومەتی عێراق بەو هەموو کێشم و ناکۆکە سیاسی کە لە نێو عێراقدا هەیە نزیک بە ئەو 15 پارێزگایەکەیەتی هەموو ساڵێک لە کاتی خۆیدا نەوت و سوتەمەنی دابش دەکات بەسەر هاوڵاتیەکانیدا لە کاتێکدا نرخی بەنزینەکەشی بە 450 دینار دەفرۆشێت بە هاوڵاتیانی. دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک ئەمین وەردەگرم لە سەی سادە. کاک ئەمین وعليكم السلام کاک ئەمین گیان. سلامت بی اخوة والله قال يعني دباري نوتو ام صلاته كحكوماني مراد كان بيما ام خلق بالروبوت يجي وان اخر روبوت والله حكي نعرف عارفني جاي الله ويتو يعني اما واسع كان كمان نك على ما ابينا غازي ابينا النوتي ابي حكي نعرف الله ويتو يعني براسي امريكا دملاتي اما هي توسيرك الولات انا غازي نوتيني اي كريد اي نربو هاولات يجيبو مالو بدا بديها ايش سيستمي غاز زياده الهمولات يجا كهوي شغاني فيها غلا مالو اما هي اشتكى هي ايش تعبوا شو جد يعني هو خوي لي عدو اجر بعيد تقريبا برميل بي خل عميل خوشيا يعني براسي خوشي لي الله لو عوازه والياتو براسي توسيرك خلقي كردستان يرى الناس أنا مبوشي خلصاون داخل بسنتي إما سي صالة كرد حكم معنا كايس خلق رمينا عدوتو كايس تحدى أقام لو كردستان ميني قرمي عدوتو بدسان خمسي صالة كايس تواني بستفا ساعات بش من الفريق على بالنا فرابي كايس تواني قلتي آوي نبي يعني براسي من نازلم أصلا أهم قلتانا كي يما همانا في مواني لأفريقاش ببي يعني اشتاقنية اشتاقي زور سعادية بو حكومة أقل لكاتك كخوجو لولاتك حتى يعني الحجم أوليتو بيشين جيتو يعني براسي يعني والياتو عند صلاة أقل
سەرمان ژیانی تیاابێ لێ قەیران بێ لەگەش ئەڵەن بەخۆ لەش قەیرانە غاز گرانە نابگرێگەن شتەکە وایە لە هەموو بەدەست لە هەموو وەرزەکابێ هەوڵاتیانی مەرێمە بەدەست قەیرانێک و بناڵێن بەداخەوە ینی ئەو تا سنزیک بووینێتەوە لە زستان لەمە بە دوادەست بێ دەکاتەوە قەیرانی غاز و نەوت و ئەم بابەتانە دەست پێکاتەوە کاکزانانی تۆ سێریگە ئەما سوور ئەزان کە پاییز و خەڵنەتی ئەچ مانگی یاڵزە باسی نەوت دەکەن مانگی یاڵزە دانێن پێشی مان و چیری مان و دەی مان و نازانتی بۆ کە کاتەکە بڕوە ئەم جار بەبێ ئەو زانیارژێکە هەیە ئەمەن گوایە بەس ئەم نەوتە بۆ لادیەکانە ئیتر بۆ ئەوەلایتر ئەڵەن گوایە نیوتر یعنی بەڕاستی کە ئەو ئەوان خەڵ بەڕۆوە تێگەوێن خەڵکی بەفعلی ڕۆبۆتە ئینا ئەگەر ڕۆبۆت نەبووینە داوای حەق کۆمانەکەن معقولە تۆ لە وڵاتە خەم و بێ ڕەغبیتەوە معقولە تۆ لە وڵاتە خەمی سەرما بێ ئێستا هەموودا فعلا ڕۆبۆتین ئەگەر ڕۆبۆت نەبوونە ئەوانی وان لێ نەگرین دەست بۆ لەگەزانانی زۆر سپاس بۆ کاگەمی لا سێ سادقەوە لەگەڵمانە بوو باوکی محەممەد لە ڕانیە وەردەگرین باوکی محەممەد سڵای خوارد لێبێ کاتە دانیار سڵاوی خی گەورە لە خۆت و هاوکارانیشت برایەکەم سەر چاومان خوا لێ ڕازیبی وەڵڵاهی کاکە دانیار من ڕێزم هەیە لە بۆ کاگە عەبدوڕەحمانی هەولێر هیوادارم لەمە دووە بابەتەکانی خوسپوسی بداتێ ینی بابەتەکە لەسەر چی ئەو بیتن بەڕاستی من ئەوڕۆ هیچ لە کۆمێتەکەی تێ نەگەیشتم بەهەر حاڵ سەبارەت بە تەوەری بەرنامەکەی جەنابەت من کاکە دانیار دەزانم بۆ حکوومەتی هەرێم نەوتی سپینادا بە هاوڵاتیان ئەو حکوومەتە عەقلیەتە چی وەک مندارێکی عەبوس و بێعاری هەیە بۆیە دەڵێن منداڵ عەقڵی کامل نەبووە و کاملیش نابێ قەتقەت بۆ نمونە شتێک کە خەڵک بیکە ئەو لە ڕقی ئەو خەڵکە دێشتێکی تر دەکاتەوە ئێستا بۆتە دەنگ و عادەت لە ناو خەڵک پارەی کارەبا نادا من بەش بە حاڵی خۆم بە حەقی خەڵکی دەزانم کە پارە نەدا لە بەروی حکوومەت لە بابەتی موچە و لێبڕین و گونجاندن و نازانم شتەکانی پاشەکەوت و ماشەکەوت شتووە حکوومەت قەرزارێکی گەلێک زۆری ئەو خەڵکەیە بۆیە خەڵک دەیەوێت لە پای ئەو قەرزە ئەو پارانەی بۆ لە بەرخاتن بەڵام حکوومەت ئەوە ناکە حکوومەت بۆ نەوتگێ بۆ بەنزینگران دەکات لە ڕقی ئەوەی کە خەڵک پارەی کارەبا نادا حکوومەت بۆ کارەبا نادا بە تەواوەتی لە بەروی کارەبایی ئێستای حکوومەت بە گاز و بە غاز لەسەری تەکلیفە بۆیە ئەو کارەبایە بەو شێوە نادا من لە دنیادا کاکە دانیارجان دوو لە ڕوو جەناب تو ئەو بینەرە بە ڕێزانەبی کە ئێستا بینەری ئەو شاشە جوانن تاجری درۆزن و سەختەچین بینیوە دوکانداری سەختەچین درۆزنم بینیوە فاڵسی درۆزن و ساختەچین بینیوە هەموو شتێک یعنی لە هەموو چینەکانی کۆمەلگا خەڵکی ساختەچی و درۆزنم بینیوە بەس من نەمبینیوە لە دنیادا حکوومەت خۆی ساختەچی و درۆزن بیتن یعنی تەسەوور کە کاکە دانیار ئەو دەسەڵاتە بە درێژایی هەموو تەمەنەکەی کە 30 ساڵە من دەسەڵاتی کوردی دەرێم تۆ وەرە ئەگەر مەقسەدت بێتن معقولە ئەتوتن یعنی بەتەنها کێشی کارەبانەکەی ناکرێت کێشی کارەبا چارەسەر نەکرێت و هەموو ئەو بابەتانەی ترێت بە هەر حاڵ هەر قەیرانە تێیە لە هەرێمی کوردستان دەمەوێت خەڵکەوە بزانێ ئەو قەیرانە لە ئەسڵابوونی نییە دەستکردە و حکوومەت لە ڕەتیان شتێکی تر شتە دەکات زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە ڕانیەوە لەگەڵمانە بوو کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرون وەردەگرین کاک عەبدوڵڵا گیان سڵاوی خوارد لێبێ سڵاوی خوارد لە تۆ بێکایە کاتوان بەخۆشی بەرنامەکە لێ دەکەم سەر هەردوو چامان کاک عەبدوڵڵا گیان کاکە بە خەڵک بە خەم ئەوەیەوە نەبێت نەوتی نییە ئەوە نیە سەرکردەکانمان بەیانی لە بەغدا کۆبوونەوەی دەکەن بۆ سەرکردایەتە قەرارە هەموو ماڵێک لە کوردستان بە بۆردێ نەوتی بۆ ڕاکێشێ نەوت و غاز بە بۆردێ بۆی بێنە ماڵێ دەستخۆشیان لی دەکەین کارێکی زۆر کاتێت ئەوە لەبەر ئەوەی هەڵبژاتنەکەن بەو ئیشەوە دەبن تزابیری دەکەن بۆ هەموو ماڵێکی قەرارە هەموو ماڵێک بۆردێ نەوت و غازی بێتە ماڵێ یا دەبێت خۆشیان لێ بکا و مەمنون نیە بێ سەرکردەی وا لەکوێ هەیە ماڵیان ئاوەدان دێ بەڕاستی شێکی چاک دەکەن ئینیوا لەبەر ئەوەی ئەو هەڵبژاتن و ئەوە دواکەوت خەریکی ئەو بۆردێ بەستن و ئەوە نەو مەشغوڵ بە ئەوەی بوون بۆیە نەوت دابەش ناکەن و هەڵبژاتنیان نەکرد و بە بۆردەکەی بۆمان دێ با خەڵک چاوەڕێی ئەوەی بکا ئەمە دەست خۆشیان دەکەم هیچێکی زۆر باشیان کردووە یان کورا
لەخوا بەزیاد بێ حکوومەتی باشە خۆ ساوانیە و پێگرە بوو باڵەفڕە بووە و تازە خەڵک کورە بە هیوای تێبن هومێدی گەورەمان هەیە پیانم هومێدم بینی ئینشاڵڵا هەموو سەرگی ئەگلا دەکەنەوە دەستخۆشیان لێ دەکەم بۆ هەموو کارمەندان چاویان ناز دەکەم باڕێی لەوانی دوا خۆم نەگەم سپاس و بەگەم سپاس بۆ کاک عەبدوڵڵا ئەبەڕای کاک عەبدوڵڵا ئەوان چوونەتە هەولێر تاوەکو نەوت بێنەوە بۆ هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆریشەوە نەک بە تەنکردابشی کەن بەسەر هاوڵاتیاندا کورد هەیە بەندێکی کوردیڵەیە ئیکەوان نییە زامی ژوایە ئیکەوانیە کە ئەوان بۆ نەچوون هەڵبەتە تاوەکو پۆست و ئیمتیازاتی خۆیان مابێت هیچ کات بیریان لای بەرژەوەندی هاوڵاتیان نییە بیریان لایەوە نییە کە خەڵکانێکی زۆر هەن لە زستاندا لە سەرمایە ڕەق دەبنەوە کە لە ساڵی ڕابردوودا شتیلا و بابەتە و بینیمان کە هاوڵاتیان بۆهۆی نەبوونی سوتەمەنیەوە گیانیان لە دەزاوە ڕق بوونەتەوە لەبەر سەرما دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک مەحموود لە پیرەمەگرون وەردەگرم کاک مەحموود گیان سڵاوی خوارد لەوێ سلام علیکم بەڕێجان باشی کە سەلام کاک مەحموود جان ئەلۆ کاک مەحموود بەڵێ گوێمان لێتە باشی بە قوربان سەرچاومان کاک مەحموود جان تۆ باشی سپاس دەکەم وەڵای دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم نزیک خۆی هاتی بەڕاستی ئەم حکوومەتە لە هەموو ڕۆژانەوە کەم تەرخەمە لە ڕووی زیادە و ڕێگاوبان و نەوت و یعنی بەڕاستی نازانم یعنی ئەم حکوومەتە چی کردەوە خەڵکە یعنی نازانم یعنی مەبەستی ئەم حکوومەتە چییە یعنی ئەگەر نەوت نییە قەیناکە ئەگەر بودجە نییە قەیناکە هەمە موداهات و لە کاتێکدا داهاتێکی زۆر باشی هەیە ڕۆژانە نزیک بە 500,000 بەرمیل نەوت ئەفرۆشێ بەتەشی کورە ئێمە هەمومان ئاگامان لەو حسابانە هەیەەوە نەبێ یعنی ئاگامان لە شنەبێ بەڵام حکوومەتێکی کەم تەرخەمە یعنی بەزەی نییە ڕحمی نییە بە هاوڵاتیەکانی خۆی بەداخەوە میلەتیش چاگە و خراپەی خۆی نازانێ ینی نازانێ هەتا ئێستا بۆی ڕوونەوەتەوە کامە چاکە کامە ئەمینە کامە دەستپاکە کەسێک هەڵبژێرێ خزمەتی وڵاتەکە بکە بەداخەوە یعنی من ئەو گلەیم هەیە لە خۆمەوە هەتاوەکو یعنی لەسەرەوە بۆ خوارەوە گلەیم هەیە بەڕاستی گلەیم زۆر یعنی میلەتە بەڕاستی ئەگەراوە بێ یعنی داڕوخانێکی زۆر گەورە بە خۆیەوە بینێ لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی هەموو شتێکەوە بەڕاستی یعنی هەموو لە هەموو ڕێکەوە داڕمێ ئەگەر من پێ بڕوە بەڵام ئینشەڵا وا نابێ بەڵام بەداخەوە یعنی ئەم حکومڕانانە نە گوێیان هەیە نە چاویان هەیە نە نازانم بیر ناکەنەوە عەقڵیان نییە ڕحمی خوایان لە دڵانیە یعنی تێناگەم بۆ ئەمانەوان یعنی قەیناکە با لایەک کەمێکەی بۆ میلەتەکەیان سەرف بکەن ئەوەی کە ئەمێنێتەوە بۆ خۆیان بەڵام لایەنێک کەمێکەی با بۆ میلەتەکەیان سەرف بکەن و یعنی هاوڵاتیەکانیان لە سەرمایە ڕق نەبنەوە تاسە هەموو ڕێگاکانمان تاسە و جادەی خۆڵە یعنی معقول نییە حکوومەتێک بەم هەموو خەڵکە تێنەگا بەم هەموو قسەکردنە تێنەگا یعنی نازانم کەی تێگا زۆرم بەلاوە عەجایبە بەڕاستی یعنی زۆرم بەلاوە سەیرە خەڵکانێک باشە خەڵکانێک چۆن قوبوڵیانە بەم یعنی بەم جادەیە بڕۆن و دەستخۆشی لە حکوومەت کەن و دەنگ بنەوە بۆ حکوومەتەوە بۆ دەسەڵاتە و بەم بێنەوتیە دانیشن لەبەر سەرما و لەبەر گەرما نەکارەبیان هەیە پێشەوە گرفتەکە ئەوەیە کە کاتی هەڵبژاردن دێتە پێشەوە نازانم بۆچی خەڵکی ئەم شتانەی بیرەچێتەوە یان شتێکی دیکە بۆ نمونە لە هەڵبژاردندا لەو ساڵانی ڕابردوو هەڵبژاردن ئەنجامدرا لە سەدا هەفتای هاوڵاتی نەچوو بۆ دەنگدان و دەنگیان هەیە یعنی ئەم لە سەدا هەفتای خەڵکی ناڕازی بوون بەڕاستی ئەم سەدا هەفتای ئەگەر دەنگ بن بۆ کەسانی کە بەڵێ مەسەلەیەک هەیە کۆیلەکان ئەگەر ئازادی ببارێت چەتر هەڵەکەن نازانم ئەوە لە میلەتی ئێمەی دەرداوە بەداخەوە یعنی زۆر ئێمە مەسەلەیەک هەیە من هەچەنە باوەڕم بەو شتانە نییە بەڵام لە کوردەواری ئەڵێ ڕێوەی بەرەو پیری هاتووە زۆر جارە میلەتی خۆمان ڕێوی بەرەو پیری هاتووە نەڕۆیشتۆ بەرەو پیری بەڕاستی یعنی لە زۆر شتەوە ئێمە خۆمان غەڵەتین لە زۆر ڕۆ غەڵەتین کەوا یعنی دووبارە دەنگ ئەدەینەوە بۆ کەسانی کە
کە ئاوامان لێەکەن. زۆر سپاس بۆ کاک مححمود لە پیرەمەگرونەوە لەگەڵمانە بوو دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک ئەحمەد لە هەولێر وەردەگرم کاک ئەحمەد گیان سڵاوی خوا لێبێ. السلام عليكم. وعليك السلام سرچاومان. تاكل تو اولا النفر حق سكايا ببارك بدخل الخطي تو كاتك ما نوروش ڕاستەکەی کاک ئەحمەد گیان داوای لێبوور نەکەم دیتی وەڵامی ژەر هەر ئەماژە بۆەکەم کە لە کورتیاکە بڕنەوە دیت چی بکەم من ئێمە لە هەولێر نەوتمان ناوێ لە حکومەتی هەری باشە وەرتان گرتووە نامانەوێت بۆ بەس ئەگەر بێت و ئومێد خۆش نازە خۆشی لێکەین ئەم ساڵ فستان ئامان بۆ دارمێت بۆ ساڵی هاوین زۆر سپاسەکەی زۆر سپاسی کاک ئومێد زۆر شاوەکەین بەس زۆر سپاس تەواو. بەڵا زۆر بەباشی تێ نەگەشتم ینی بەرحاڵ سپاسی بەڵێ ئەلو بەڵێ کاک ئەحمەد بۆچی سپاسی پارێزگاری هەولێرت کە بۆی تێبگەم پەیوەندێکی کاک ئەحمەد پسرا بەڵازان لە هەرێمی کوردستاندا ڕۆژانە 450 بۆ 500,000 بەرمیل نەوت دەپاڵێورێت و دەفرۆشێت تاوەکو ئێستا نەتوانەوە پلانێکی وا دابنێت بەشێک لەم نەوتە بپاڵێورێت وە پێشکەش بە هاوڵاتیەکانی خۆی بکاتەوە هاوڵاتیان بە نرخێکی کەم ئەو نەوتە بکردنەوە. دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک محەممەد لە چەمچەماڵ کاک محەممەد یان سڵاوی خوا لێبێ. سڵاوی خوا لێبێ برا گەورەکەم. وعەلەیکە السەلام برای عەزیزم. چاوی منی بە ڕێزی ڕێز و حورمەتەیە کاکە جا وەڵا هەولێر نەوتی ناوێ هەولێر نەوتی بۆ چییە؟ بۆ؟ ئێ لەبەر ئەوەی ئەوان خۆیاکرۆ بە کۆی لا ئەگەر ئەجیناناوانە داوای حەقی خۆم ناکەم. کاک مححمودوانیە خەڵکی هەولێر کەسانی زۆر بەغیرەت و زۆر کەسانی باشن بەڵامی تر لەوانەیە زروفێک بارودۆخێک بوان وا بوو بێت کە نەتوانن بەو شێوازە وەڵی ناوێرن یعنی ئەوە مەسەلە ئەوەیە ناوێرن داوای بکەن هەمووی وانە دڵنیا بە ئای نابێتەوە تەڕ وشە پێکەوە بسووتێنی بەڵام مەسەلە ئەزانشیە هەخەیە داوای بکە ئێبا بەژیان وەڵای ئێمە مافەکەمان خوراوە وەڵای هزوڵمان لێکرا وەڵای ئەم میلەتە ئەنفالیدا فرە چیمیابارانیدا فرە خوڕکرا بەسەریا ئێ بۆ خۆ بۆ ئەم دوو بنەماڵەیە نەکرا بۆ دوو شەخص نەکرا. بەڵام ئەنی حەقیانەتێکیش بڵێن ڕاستە ئەم زوڵم و ستەم و نادادی کە لەلایەن کاربەدەستانی وڵاتەوە بۆ ئەم هەرێمە ئەم هەرێمی گرتووەتەوە بەڵام لە ڕووی خزمەت گوزاریە و تا ڕادەیەک جیاوازێکیش هەیە لە نێوان پارێزگاکاندا زۆر هەولێر لەوانەیە بڵم خزمەت گوزاری سێ بە قەدەرای سلێمان و چەمچەماڵ و مەتخەی دەربەنوخان و کەلار هەبێ ڕاستەکەی لەوەیە ئێ باشە ئەگەر تۆ هەر ئینسانێک گە باوکی میلەت بێ ئەگەر ڕاست بکە ئەی نابێ هەمووی بە یەک شاو سەیر بکە کەواتە ئەمە دووڕوویە یعنی ئەوان خزمەت گوزاریە بۆ کرێ ئەمە بۆمان ناکرێ. ڕێز و حورمەتم مەیە بۆ بەرنامەکەت ئەم جارەیشیان پارتی گۆڵی لە یەکێتی کرد خۆم کابرایەکی یەکێتیم بۆ حسابە بوو کاندیدەکەیان لە بەغا بە یەک کاندیدی یەکێتی بچێتە بەغا ئەو کاندیدەکەی خۆی حازرە یعنی هەموو جارێ یەکێتی فێڵی لێ ئەکرێ. وەڵا کاک مححمودەوە بەیانی یەکلایە بێتەوە خۆتەزانی سیاست بەشێکی فرت و فێڵ و ئەوەیە جارە دیار نییە چی بەسەر دەزانی بەیانی ساڵ قوربەسەری ماکرد بۆ ئەمانەش هیچ یاتیا بەسەر نەبوو لە ش ساڵ یاخوا قەینا تۆ بۆ ئەم میلەتە و کردو بۆ ئەم خەڵکە و کردو ئەم میلەتەگە ڕاست بکە مکابرا خراپم با جارێک بدەن بە ڕوحمە بەس داواکاریشم هەیە لە پەرلەمانتارەکانی ئێوەش کۆمەڵی دادگەری وەکو یەکگرتوو وەکو نەوەی لێ لە 11 بڵم لە 6 بایکۆتی پەرلەمان بکەن ئینشاءالله بزانین تر بگوێرەی بەرنامە و سیاسەتی خۆیان چۆن لە بەرژەوەندی هاوڵاتیان نابێت دڵنیا بە ئەو کارە جێبەجێیەکەن چی لە بەرژەوەندی خەڵکان وەک لە ڕابردوو کردویان چای منی کاک مححمودجان زۆر سپاس دەکەین دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک عەبدوڵڵا لە چوارقورنە وەردەگرین کاک عەبدوڵڵا سڵاوی خوا لێبێ. السلام علیکم وعەلەیکە السەلام سەرچاومان باشی قوربان یەخوا باش بی کاک عەبدوڵڵا وەڵای پەرلەمانکارەکان نێبوونەتەوە ئینشاءڵڵا جارە فشارەکە لە حکوومەت دەکەن
انشاءالله ئەوزارە فشار لە حکوومەت دەکەن بڵێ نوێ بوونەتەوە ئەوزار نەوتمان نەدەنێ بەسەماکارەکە بوو خوان نوێ کردێتەوە انشاءالله ئەوزار فشار لە حکوومەت دەکەن نەوت غاز هەمووی هەرزان دەبێ و دەشمان دەنەیە ئەو ڕۆژانە ئەگەر نەفرۆشی لەوانەیە 200,000 بەرمیل بەس بە تەنکەر بڕوە 500,000 بەرمیلی بە بەوڕی بڕوە ئەی باشە بۆ چەند 4 ساڵە قەترێک نەوت نادەدە ساڵێک بابەت و ئەخەری تا ڕۆژانە 20,000 بەرمیل بدە بە پاڵێوگە بە بی پاڵەی خەڵکی استیفادەکە بۆ بەنزین بۆ غاز بۆ نەوت ئەو کوێرەوەری بۆ دەی خەڵکی ئەی بۆ بانگ دەکە وەرە کاکە دەنجی بۆ بدە ئەی بۆ خۆت نەدەکەیەوە دەمادەما بێ خەڵکەکەش بەخێوکە 450,000 بەرمیل لەو تەفرۆشەیە ئەی ناتوانێت وەکو تۆڵی یەک کەمێک بە میلەتە بەڵێ ئەڵێم ڕۆژانە 450,000 بەرمیل لەو تەفرۆشەی ناتوانێت ینی پلانێکی وا دابنێ بەشێکی بۆم خەڵکە دابین کات 450,000 بەتوی دەڵێت نا 450,000 چی لە 500 باڵایە لە 500 باڵایە لە 500 بەبەست بە بۆری باڵایە بێژگە لە 200,000 بەنی بەس بە تەنکەران لە بۆ ئەوێ بۆ دەڕوە ئەی باشە بۆ ماوەی بەرمیلێک ساڵە 2 بەرمیل نەوتی نادێ ئەی باە 2 بەسەڵەخاتی چاشی نادەیە خەڵکەوە بەرمیل نەوتی بکرێ 300,000 دینار ماقولە سەر نەوتێ بنووی بەرمیل نەوتی بە 300,000 شتیوە هەیە کاک عەبدوڵڵا لەو سنوورەی ئێوەدا هەرا لەسەر پۆستی هەرا لەسەر پۆستی بەغدا لەو سنوورەی ئێوەیانەوە دابەش نەکراوە کاک عەبدوڵڵا هەموو ڕۆژێ هجوم دەکات بۆ خانەقین لەولا ئەوە لە خەلکی پۆست لێ هجوم دەکات بۆ خانەقین هجوم دەکات بۆ لە ئەچەروە ئەوش ئەتوولە قەتێ و شۆڤێنیانە دەی بابە بەسەر بۆماری چی وەڵڵی هەموو شتەکەی بەلاشە حتا لەگەڵ ئەو شۆڤینانە فێکەوە بە شەرم کوردی استیفادەی لێ ناکە حتا لەگەڵ ئەو شۆڤینانە بن کوردی استیفادەی لێ شتی ناکە هەر دەبێ ئەوها بێت پارەکە بێت دیفاعە بەحاشەکە وەرزمی هەڵە خەڵکەکەش تەماشای بەرمی لەوتیشکە ئەوەی تر خۆشیت زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە چوارقورنەوە پەیوەندی پێوە کردی بەڵێ ئازان وەک ئەماژەم پێگر مانگی ڕابردوو لیژنەی وزە و سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان لەگەڵ وەزیری سامانە سروشتیەکان کۆبوونەوە وەزیری سامانە سروشتیەکان بەڵێنی دایە ئەو لیژنەیە کە لە مانگی دەدا واتە ئەم مانگە دەست بە دابشکردنی نەوت بکرێت بە 3 قۆناغ ئەو تا نزیک بە زیاتر لە 12 ڕۆژە تاوەکو ئێستا لە ناوچە سنووریەکان لە ناوچە شاخاویەکان لەو ناوچانی کە سارترن تاوەکو ئێستا هیچ نەوتێک دابش نەکراوەکەەوە ئاماژەی بەوە کردبوو بە 3 قۆناغ نەوت بەسەر هەوڵاتیاندا دابش دەکرێت سەرەتا ناوچە شاخاویەکان و ناوچانی کە دوورە دەستن دواتر دەوروبەری شارەکان و دواتر نێو شار و پارێزگاکان نەوتیان بەسەردا دابش دەکرێت ساڵی وا هەبووە بۆی دابش نەکردنی نەوتەوە بەشێک لە نێو شارەکان لە هاویندا نەوتەکەیان وەرگرتووەکە بڕام نییە لەو کاتیان پێویستیان پێبوو بێت دەبێت دووبارە هەڵی بگرنەوە بۆ ساڵی ئایندەیان لە هەرێمی کوردستاندا 1,284,276 خێزان هەن ئەم خێزانانە پێویستیان بە 257,489,000 لیتر نەوت هەیە تاوەکو بتوانن پێداویستی ڕۆژانی خۆیان پڕ بکەنەوە لە وەرزی سەرما و لە وەرزی زستاندا سەرڕای ئەوەی کە لە وەرزەکانی دیکەشدا هاوڵاتیان بەدەست چەندین کێشە و گرفتەوە دەناڵێن لەم هاوینەدا هاوڵاتیان و شۆفێران بەدەستگرانی نرخی بەنزینەوە دایان ناڵان لەگەڵیا بەرزبوونەوەی شمەک و کۆمەڵێک بابەتی دیکە ئەوە تا خەریکە وردە و دەدەچینە وەرزی زستان و سەرماوە دووبارە دەبێت هاوڵاتیان خەمێکی دیکە بێتە سەرشانیان نەویش نەبوونی نەوتەوە دابش نەکردنی نەوتە بەسەر هاوڵاتیانی ئەم هەرێمەدا کە ئەمەش دوجار هاوڵاتیان زەرمەند دەبن لە هەمووی ناخۆشتر بەدەر لەوەی کە هاوڵاتیان سوودمەند نامە لەو خزمەتگوزارانی هاوڵاتیان لایەنی دەرونی هاوڵاتیانیش ئازار دەدرێت بەوەی کە دەزانن هەموو هاوڵاتیەکە لە منداڵێک و تاوەکو گەورە هەمووی دەزانێت کە ڕۆژانان زیک بە 450,000 بۆ 500,000 بەرمیل نەوت لە ڕێگەی بۆرێنەوتەکان و جگە لەو نەوتەی کە بە تەنکەر و قاچاق دەفرۆشێت دەنێرێتە وڵاتانی دیکە دەفرۆشێتە وڵاتانی دیکە بەڵام حکوومەت هیچ پلانێکی نییە تاوەکو بڕێک لەم نەوتە بەسەر هاوڵاتیەکانی خۆیدا لەم هەرێمەدا دابش بکات کامەش دەتوانم بڵێم لە ڕووی دەرونی لە ڕووی ئەوە کە زۆر هاوڵاتیان ئەم هەرێمە ناڕەحەت دەکات بەشێکی زۆر لە هاوڵاتیان
کە سەرنج و تێبینیان هەیە لەسەر ئەم بابەتە ئاماژە بۆ دەکەن کە گرنگە هاوڵاتیانیش هۆشیاری وایان هەبێت ئەم زوڵم و ستەمە قبول نەکەن، ئەم نادادیە قبول نەکەن کاتێک کە دەزانن حکوومەت هیچ کارێک هیچ خزمەتگوزاریە پێشکەش بەم هاوڵاتیان نەکات پێویستە قبولی نەکەن و هۆشیارانە مامەڵە لەگەڵ ئەو بابەتەدا بکەن. دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک جەمال لە بازی کاک فایق لە بازیان. کاک فایق سڵای خوا لەوێ. چاکی برام سەر هەردوو چاما کاک فایقیان ڕاحەتی باشە؟ ئەلحەمدولیلا باشین. نێوە باشن؟ قوربانێ بم. یاخوا باش بین. بەڵێ کاک فایق. برام باسەکە نەوتە؟ جام بەڵێ باسەکە نەوتە باسی ئەوەیە کە بۆچی حکوومەت نەوتی سپی بەسەر هاوڵاتیانە دابەش ناکات. یا حکوومەت دابەشی ناکات، ئەگەر دابەشیشی بکات خۆ ناکێت دەست پێکات بەناوە شاخاوەکان ئەگەر بێوێتەوە کە بۆ 2 ساڵی گەشت تەواوی ناکات. هەموو ساڵە بەرنامەیەر نەبووە. وایە نەبووە زستان تەواو بێ ناوچە شاخاویەکان و گوندەکان تەواو نەبووە تر شارەکان بۆ چیان هیچ ساڵێک تەواوی نەکردووە دەست پێکات تەنکرە دوان تەمزاکان لە سنوورەکان و دوایی ئەوەکەی واز لێنێ لە نەما هی ناکات. ڕاستەکەی ئەی قوربان ئێوە بۆ هاوکاریەک خەڵک ناکەن ئێوە وەکو حیزبێک بۆ بەشدار نابن لە زەخکردن لە حکوومەت بۆ هێنانی نەوت. ئێمە لایەنی ئۆپۆزیسیۆن مەبەستە؟ بەڵێ بەڵێ ئێوە کێ مەبەست. ساڵی ڕابردوو دەستگای خێرخوازی بەخشین زیاتر لە 9,000 لیتری بەسەر زیاتر لە 1450 خێزانە دابەش کرد. هەر لە ڕێگەی خێرخوازانەوە خۆ هیچ پەیوەندیشی بۆ نە حیزبەکەی ئێمەشەوە نییە، هەر لە ڕێگەی دەستگاکانیەوە ماندووبوونی ئەندامانی خێزانەکانشی چەند ڕۆژی ڕابردوو. بەڵێ بەڵێ کاک دەستان خۆش ئەو ئیشەتان زۆر باش و بینیمان. بەڵێ کاک فایق شتێکی دیکە ژەر لە چەند ڕۆژی ڕابردووە پەرلەمانی کوردستان لەسەر بابەتێک کۆبوویەوە بەڵام سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری وتی ئەمە پێویست نییە ئێستا خەڵک لە خەمی نەوتایە لە خەمی کڕی نەوتایە نەوت بە 300,000 لە دەرەوە کرێ واز لەم بابەتانە بێن بابین باز لە نەوت بکەین پلانێکی وا دابرین کە نەوت بەسەر هاوڵاتیاندا دابەش بکرێت. باشە ئاماژەی بەوەش کرد کە ئەگەر ئەوەش ناکرێ بابێن بڕێک لە موچەی ئێمە کە پەرلەمانتارین ببڕێت بۆی تاوەکو بڕێک نەوت بۆ هاوڵاتیان بکرین. ینی ئەگەر ئاگادار بین یاخود ور بینەوە پێم وانە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و ئەو کەسانی کە نوێنەری ڕاستەقینەی هاوڵاتیانن کەم و کورتیانە بێ یاخود کەم تەرخەم بووبن لە خزمەتگوزاری دەستان خۆش بێ کاکە دەستان خۆش بێ بەڵام یەکشت ڕاستە معارەزەن لە پەرلەمان هەنێ قساکەن بەڵام ئەوە ناکاتەوەی کە بێنە دەرەوە لە پەرلەمان و لەگەوەگنەوەی نێفشنە سەرجادەکان و دەوام نەکەن و لە وڵات لە بەردەم قونسوڵخانەی وڵاتان مزاهرە لە خەڵک بکەن و خەڵک کۆ بکەنەوە و تۆ بە ناڕازی میش ناڕازی بەڵام ئاکی گوێم لێگرێت تۆ لە پەرلەمان معارەزەکان ناڕازی بن بۆ تازەکردنەوەی تەمەنی حکومەت دەوری هەبوو دەوری نییە لە بەیان زۆری نەن دەور ئەوەیە بەرنە دەرەوە لە پەرلەمان وەکوونەوەی نوێ مزاهرە بکەن لە بەردەم قونسوڵخانەی وڵاتان لە بەغداد داوا قەیدکەن شتانە بن. ڕاستەکەی کاک فایق لەوانەیە هەر حیزب و هەر لایەنێک ئەجەندا و کاری تایبەتی خۆی هەبێ. من ئەوەندەی ئاگادارم بەشێک لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەدەر لە حیزبەی کە باسێکی پێم وانیە کوێرانە ڕێگایە بگرنە بەر هەمیشە بەردەوام ڕێگای دەگرنە بەر کە لە خزمەتی هاوڵاتیان نابێت و هیچ کات کارێکیان نەکردووە کە دواتر منەت بکەنەوە بەسەر هاوڵاتیاندا کاتێکە پرۆژێ یان شتێک جێبەجێ بکەن بەسەر هاوڵاتیاندا. لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە هەموو دنیادا کاریانەوەیە کە چاودێری حکوومەت بکەن چاودێری کارەکانی بکەن و گەندەڵی و دزی و فزی ئەم حکوومەتە بخەنە ڕوو. ڕاستی کاری ئەوانە بۆ نەبڕاتونێلێک یاخود شەقامێک چاپ بکاتەوە ئەرکی حکوومەتە ئەبێ ئۆپۆزیسیۆن کارێکی وا بکات کە حکوومەت ئەوە جێبەجێ بکات نەک ئۆپۆزیسیۆن بێت ئەمە بکات بۆ مزایدە و کۆمەڵێک بابەتی شخصی زۆر سپاس دەکەین. ڕاستە کاکە مزایدەکردن لەم حکوومەتە ئێوە مزایدە بکەن دەست پێشخەری بکەن هەر ئیسفادەی تایە با مزایدەش بێ بەڵام تۆ ئەگەرەک و بە قسە دەوری نیە لە بەرێوان زۆرن لە پەرلەمانە ئەتەوارە بڵێ ناڕازیم تازێوان هەر ئەیکەن ئەوەی ویستی خۆیان بێ ئەیکەن واتە زۆر سپاس هیچ نییە بە قسە لەبەر زۆری نەنەوەن قەرارەیە زۆر باشە زۆر سپاس بۆ کاک فایق لە بازیان و لەگەڵمانە بوو. دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک ساڵح لە هەولێر وەردەگرم. کاک ساڵحیان سڵاحی خوارد لێبێ. وعەلەیکە سەلام سەرە دوو چامان. بۆ قورئانێکەمە کاکە گیان ئەسڵەن بەخوای گەورە داهاتی کوردستان چۆن زۆنی زەرد و سەوز بەڵێ ئەگەر کەمێ دەنگە بەسکەیتەوە کاک ساڵح گیان 2 ملیار دۆلارە بەڵێ 2 ملیار دۆلار
ئەگەر زیاتریش نەبێت بەس برێ 2 ملیار برێ ملیارێک و 800,000 بەو قورئانەکەمە ماجێ 5 ملیۆن دلار ماڵی تاالبانی ماڵی بازرگانی وەربگرن لەو دابەش نەکەن ئەوانە ئەمریکا لەگەیان شەریکە هەتا ئەمریکا ئۆکەیان بۆ نەکە ئەمریکا لەگەیان شەریکە لەگە ئۆردۆغان ئێستا بزانە بە قسەی ئەمریکا پارتی ڕۆساڵێکە پەرلەمانی ڕاگرتەوە ئەوانەی هەموو تێک وەرداینە ئێستا چێتە لەگە بە قەستی لەگە پارتی یەکێتیەکەیتە مناقەشە ئاخیری دەرەو کۆمارش بۆ پارتی بیازارە چونکە سونەکانی حاضر کردە لە هەنگێر پارتی دەست بە سەبەغداش دابگرن قەسەم بەخوای گەورە تێگەی کاک ساڵە تۆ پێت وایە بۆچی حکوومەت ساڵانە نەوت بەسەر هەوڵاتەکانی دەدابش ناکە لە کاتێکدا نەوتێکی زۆر لە وڵاتەدا هەیە و داهاتێکی زۆریش لە وڵاتەدا هەیە بۆچی پلانێکی وای نییە کە هاوڵاتیان ئەم هەرێمەی سوودمەند بن لەو نەوتەی کە لەم هەرێمەدا هەیە ناداتێ دڵی بە کەس ناسووتێ هەزار کەس خۆ بکوژی بەخوا یەک بەرمیلیان ناداتێ هەزانی کاک ساڵە تۆ ئەگە سێر بکەین ئانی مەجای گەندەڵی مەجای دزی خۆشیانی تێدایە بەڵام ینی هەر هیچ کەمێک ئاوڕێکیش بنەوە لە میلەتە هەر بۆجاری دزی چی واللهی وەبیلای ماگانە لە ملیارێک $100 کمترمە داهات ئەو کوردستانێنە ڕاستەکە بە سمویان بۆ خوانەرە نەوت نادەنە کەس بەنزین گرانە خوات لتری بەنزین بە 1000 قسم تێ بکەین 10 لیتری تێکەی بە 10,000 بەشی 2 ساعتە خەڵک پارە لەکوێ بین معاشەکەیە لە ماڵەوە سەرکە ویدەتە سەیارات ویدەتە كري بعض بيتتناول أيضا الخلق مو يحتلوا بونه هذا نود بدورة في خلق معنا لكبير فما يأكل سنة ثانية زۆر باشە زۆر سپاس کاک ساڵەکان لە هەولێرەوە پەیوەندی پێوەکردین کاگێرش لە سلێمانی وەردەگرم کاگێرە سڵای خوارد لێوێ السلام کاگێرش سڵای خوارد لێبێ بەڵێ السلام عليكم وعليك السلام سر چاومان باش برزقم دم باسا سر هردو چاومان اي والله برز الحكومة اي بي سي الاخوة بزيادة بو انا وانا رخنا لحكومة اقراني هنا رخنا لخوة مقرن باشترني رخنا لخو مان لتشيا رخنا مان ليه بقرب هل رخنا للرئيس زينك خوة عم بقرن مسترقود فايتك خوة هل بريج نينانا كاك علي باتي سيان هێو بابەتێکی شخصیمە چۆرە ناو بابەتە تۆ وەرە سەر لەسەر ئەم بابەتە قسە بکە دڵنیام لیترێنەوت لە ماڵەکەتانیە تۆ ئیتە سەر بابەتی شخصی باسی ئەم بابەتە بکە ئەم بابەتە گرنگە ئەمە لە خەمی هاوڵاتیان هەیە حەزبەکەی من ئێمە چی بۆ میلەتی بۆ ئەم میلەتەیەکەین ینی ئەگەر کار بگاتەوەی کە بارەگا هەموو شتێکی دابخات دڵنیا بە کاتاوەکو خزمەت بەم هاوڵاتیانەی ئەم هەرێمەی بکە بەڵام لە کاتێکدا ئەم هاوڵاتیانی ئەم هەرێمە چەندین کێشەگرفتیان هەیە چەندین نەبوونی خزمەتگوزاری نەبوونی ڕێگاوبانێکی زۆر باش نەبوونی موچەیەک لە کاتی خۆیدا ئەم هەموو کێشەگرفتە هەیە تۆ ئەپێچیتە سەر بابەتێکی شخصی کەسێک خۆ من بەخوا هیچ پەیوەندێکمنەوە نییە بۆ بەڵام حەقت بڵێن ینی تۆ ئەم هەموو مۆزوعە هەیە زۆر سپاس بۆ کاگێرش لە سلێمانیەوە پەیوەندی پێوەکردی بەڵای ئازان و خۆشەویستان بەرنامەی دوان پەیوەندێکی دیکەمان هەیە ببورن کاک مەنگور لا هەولێر کاک مەنگور یا سڵای خوا لێبێ سڵای خوا لێبێ براکەم یەکەمی شتێک نییە بەنایە حکوومەت پێداوە حکوومەت تەنیا حیزب حکوم دەکا نەک لە قەرزەی نەفتی بەرنامە سەبتانەرەوە لە قەرزی هەموو قەرزەکان هەموو وەزارەتەکان توش مشکلات بووە بۆ نمونە پەروەردە تەندروستی کارەبا هەموو هیچ جیاوازە چینە حتا حیزب حکومی ئەو منتە بکە لەوەی چاکتەناوی نەفتی نەشتیش و لەگەڵ ڕێوەشتاسمە زۆر باشە زۆر سپاس بۆ کاک مەنگور لە هەولێرەوە پەیوەندی پێوەکردین بەڵێ ئازان و خۆشەویستان بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن بە یارمەتی هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ